هەناردەکردنەوەی نەوت و داهاتی ناوەخۆ بەربەستی بەردەم ناردنی موچەی هەرێمە. حیزبەکەی ئەرباکان ڕەخنەی تون لە ئەردۆغان دەگرێت و دەڵێت 5,000 هەڵگری ناسنامەی تورکیا بەشدارن لە کۆمەڵکوژی غەزە. شارەکانی ئەمریکا بۆ هەڵوەشانەوەی گروپەکانی حەشدی شەعبی لەسەر حکوومەتی عێراق زیاتر دەبن. داهاتی ناوەخۆ و بڕی نەوتی ڕادەسراو بە کۆمپانیای سۆمۆ. خاڵی سەرەکی ناکۆکی نێوان هەولێر و بەغدان کە ناردنی موچەی مانگەکانی 6 و 7 دوا خستووە. سەرچاوێکی ئاگادار لە بەغدا بە میدیای پارتی ڕاگەیاندووە وەزارەتی دارایی فیدراڵ چاوەڕێی ئاماژەی سەوزی حکوومەتە بۆ گرتنەبەری ڕێکارەکانی ناردنی موچەی مانگی حوزەیران کە پەیوەست کراوە بە ڕادەستکردنی نەوتی هەرێم بە کۆمپانیای سۆمۆ. هاوکات سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی هەرێمەوە یاشکرا کردووە کەوا بۆ 120 میلیارد دیناری داهاتی ڕادەستکراوی مانگی 6 هەرچۆنێک بێت دابین دەکرێت، بەڵام تێبینی حکوومەت لەسەر ئەوەیە کە بۆ مانگی تەمووز ناتوانێت ئەو بڕە لە داهاتی ناوخۆ ڕادەست بکات. جێی باسا ناردنی موچەی مانگی 6 بەسراوەتەوە بە ڕادەستکردنی نەوت و 120 میلیارد دینار وەگنیوەی داهاتی نانەوتی بە بەغدا، بەڵام تاوەکو ئێستا حکوومەت هەرێم هیچ بڕەنەوتێکی ڕادەستی بەغدا نەکردووە و داهاتی ناوەخۆشی بۆ مانگی 6 بۆ بەغدا نەناردووە. فاتح ئەرباکان سەرۆکی پارتی سەر لە نوێ ڕەفای ئیسلامی ڕایگەیان زیاتر لە 5,000 هەڵگری ڕەگەزنامەی تورکیا کە لە ئیسرائیلن لە ڕیزەکانی سوپایە وڵاتە خزمەت دەکەن و بەشداری لە کۆمەڵکوژی منداڵانی غەزە دەکەن. چۆن ئەردۆغان ڕێگەیان پێدەدات بگەڕێنەوە بۆ تورکیا وەک ئەوەی هیچ ڕووی نەدابێت. ناوبرا و داواشی کردووە ڕەگەزنامەی تورکیا لەو جوولەکە تورکیانە وەربگیرێتەوە. جێی باسا بەهۆی هەڵوێستە لاوازەکانی لەسەر دۆسیەی غەزە لە ناوە و دەرەوەی تورکیا ئەردۆغان ڕوبەڕووی ڕەخنەی توند بۆتەوە. لەگەڵ زیادبوونی فشارەکانی ئەمریکا بۆ هەڵوەشانەوەی گروپەکانی حەشدی شەعبی لایەنە شیعیەکان پەیامێکیان ئاراستەی واشنتۆن کردووە کە تیایدا هەڵوەشانەوەی گروپەکانیان بەستۆتەوە بە وەرگرتنی پۆستی سەرۆکی حکوومەت. حکوومەتی عێراق ڕوبەڕووی فشارێکی بەردەوامی ئەمریکا بۆتەوە سەبارەت بە گروپە چەکدارەکان و چالاکیەکانیان. ئەمەش بەغدای لە بەردەم 2 هەڵبژاردەی سەختدا داناوە، یان تێکەڵکردنەوەی حەشدی شەعبی لە دامەزراوە فەرمیەکانی وڵاتدا یان هەڵوەشانەوەیان هەردوو هەڵبژاردەکە بۆ عێراق قورسن، بە تایبەت کە گروپەکان ڕادەستکردنی چەکەکانیان ڕەت دەکەنەوە. هاوکات هەفتەی ڕابردوو مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ سوودانی ئاگاداری کردەوە لە هەوڵەکان بۆ تێپەڕاندنی یاسای حەشدی شەعبی، چونکە واشنتۆن پەیوەندیەکی ڕاستەوخۆ لە نێوان ئەو یاسایە و بەهێزکردنی هەژمونی ئێران لە عێراقدا دەبینێت. ئەمریکا پێی وایە ئەم یاسایە دەبێتە هۆی پتەوکردنی گروپە چەکدارەکان و زیاترکردنی دەسەڵاتەکانیان.